سپاسەکەین. لای ئێمە نەوەک هەر دۆسیەی شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دواییدا نەخراوە، تەنانەت دۆسیەی تێکڕای شەهیدانی قەڵەم، سۆران و سەردەشت و ویداد دەیانی تردا نەخراون. ئەگەر ئەوانی دەسەڵاتداری دژە ئازادی لە ژێرزەمینەکانی دادگا دایان خستووە، ئێمە ساڵانە لەسەر شەقام بەڕووی هاوڵاتیانی هەرێم و گەنجان و جیهان و دوجار بەڕووی ئێوەی دەسەڵاتدا ئەم دۆسیانە دەکەینەوە. ئەمڕۆ ئێمە لە بەردەم دەسەڵات ڕق وەستاوین، ئازادی خوازین و چالاکوان و ڕۆژنامە نووسە نەدۆڕاوەکان ئەوانەی لە ڕۆژی یەکەمەوە خوێنی شەهیدانیان کردە مەرەکەبی قەڵەمەکانیان و تا ئێستاش تەسلیمی ترس و پارە و پلە نەبوون، بۆیە هەمیشە قەڵەمەکانیان بەرامبەر ئەو دەسەڵاتە ئازادی کوژە سوور دەنووسێ و هەڵوێستەکانیان جێگای شانازیە. ئێمە ئەوە دەزانین لەم بارودۆخە هەموارەی ئێستای هەرێم دۆسیەکانی شەهیدەکانی ئێمە بە منتقی هێز داخراون و یەکێتی و پارتی و حکومەت و پەرلەمان خەریکی تۆزبارانیان بوون و هەنا کەچی لای ئێمە ئەم دۆسیانە هێندە زیندوو کراون، هێشتا خوێنیان لێ دەچۆڕێ و ڕۆژانە بەر هەناسەی شەهیدەکان دەکەوین کە لە دوێی دۆسیەکانیان پێدەگرین و لە پەنجەرەی دادگا زەلیلەکانی بنەماڵە دێتە دەرەوە و ئاسمانی حکومەت و پەرلەمان دەتەنێ و لەو لاوەش ئیرادە و ئازادی ئێمە لە باوەش دەگرێ. بەڕێزان، ئێمە بۆ چەند پاتکردنەوەی ناڕەزایی و قبوڵ نەکردنی ڕژانی خوێنی شەهیدان لێرەدا کۆبووینەتەوە، تا کۆ نەبووینەتەوە، تا بە بیردەسەڵات و شەقام و هەموو جیهانی بێنینەوە کە ئێمە کۆڵ نادەین لە خاوەندارەتی خوێنی شەهیدان، نەک بۆ ئەوە گرتبووینەوە داوا لە دادگا و حکومەت بکەین تا تاوانباران و بکوژانی شەهیدان بە سزا بگەێنێ، چونکە بۆ ئەو مەبەستە چاوەڕوانی لە ستەمکار و پیاوانی دژی ئازادی و خودی بکوژ گەمشەیەشی گەورەیە. ئێمە داوا ئەەکەم وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات، ئێمە جارێکی کە بە تەمای ئەم دەسەڵاتە گەندەڵە بۆ گەنە ڕزیوە نین کەوا ئیش و کار یا بکا بۆ کار ئێمە و بۆ شەهیدەکانی ئێمە. بەڵام یەکشت لێرە گرنگ و دەسەڵات ئەگەر هەوە ڕۆژ لە حەڤەی شوباتی 2011 بەهاتایە بکوژانی شەهیدانی بدایە بە دادگا، هەر لە دوای ئەو ڕۆژەوە ئیتر حەڤەی شوبات نەئەما. بەڵام حەڤەی شوبات هەتا مردن و هەتا ئەو ڕۆژەی بنەماڵەی جەلالیەکان و بنەماڵەی بەرزانیە گەندەڵەکان کە هەموو ژیانی لە مەلا مستەفاوە بگرە هەتاکو ئێستاش هەر خیانەت لە میلەتی کوردەکان. جێگای قبوڵ نییە ئەگەر بێت و لە سلێمانی یەکێ شەهید کرێ بە یەکێتیەکان بیکوژن، ئەبێ لە هەولێریش پارتیەکان یەکێکی کە بکوژن. ئێمە چەنەها شەهیدمان هەیە نەکە شەهیدانی حەڤەی شوبات لە دوای حەڤەی شوباتەوە، شەهیدانی ڕانیەیە، شەهیدانی قەڵاتزیە، شەهیدانی کۆیە، زەردەش، کاوەگەرمیانی، هەموو ئەم ڕۆژنامە نووسانە کە شەهید کراون لە پێناوی چییە؟ لە پێناوی ئازادیە، لە پێناوی سەربەخۆییە، لە پێناوی کارەبا، لە پێناوی ئاودا شەهید کران. بەڵام یەک شت هەیە کە لێرەدا گرنگ ئەوەیە مەسعود بەرزانی و نچیر بەرزانی بە بەغاڵێن پشتیوانی بکەن لە خۆپیشاندەران و نەیان کوژن. بەڵام ئایا خۆی لە بیری چۆتەوە کەوا لە حەڤەی شوباتە خوێنی ئەو خەڵکەی هەموو ڕەشت؟ لە ئێستادا لە ساڵیادی تیرۆری ئەو پۆلە گەنجە ناڕازیە یادکردنەوەی ئەو تاوانە لە هەموو کاتێک زیاتر ئازارێکی بەسوێیە. ئەوانەی گولیان نا بەدەم و سنجی گەنجان و ڕۆژنامە نووسانی کوردستان، ئەوانەی هەڕەشەی ڕاستەقینەن لەسەر ساکاترین ماف و ئازادەکانی خەڵکی کوردستان، مافیاکانی ڕفاندن و شوێن بزرکردن، تۆمەتبارانی تیرۆرکردنی ڕێژوان و سوورچێ و سۆران و سەردەشت و کاوا پێکێنەری کابینەی نوێی حکوومەتی کوردستانن.
وەک پارێزەری ماف و یاسا بەسەر خەڵکی کوردستان سەپێنران. سوێ ئازاری لە دزدانی ڕۆڵەکانی ئێمە قوڵتر دەبێتەوە. کاتێک دەبینین زۆربەی هێزە سیاسەکانی کوردستان پێشبڕچیان بوو بۆ پێشوازی لە جەلاد و لە مەراسیم و شایی زیندە بەچاڵکردنی دۆسیە و مافی قوربانیەکانی دەستی جەلاددا سەرچۆپیان کرد. دەزانم ئێستا دایک و باوک و خانەوادەی هەموو ئەو ڕۆژنامەوان و چالاکوان و خۆپیشاندەرانەی بەدەستی ئەو دەسەڵاتە تیرۆرکراون چە ئازار و ژانێکیان هەیە. ئێستا دەزانم سەگەڕەشەکەی نێوموتەکەی شەوانەی خەونی باوکم لەکوێوە دێت. بەڕێزان خەڵاتی یەکەم دەدرێتە بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ کە هەم ئەو کات لە خۆپیشاندانەکاندا بە بەردەوامی لەگەڵ دەنجی ناڕازی خەڵکدا بوو.